بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ و هەمیشە لە شادی و خۆشی دابن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە ڕۆڵی خوێندنی ئەهلی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا دەکەین. ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆری خوێندنگاکان یام کۆمەڵی خوێندنگەی ئەهلی و خوێندنی تایبەت کراونەتەوە و لە ئێستادا کاریگەریەکی بەرچاویان هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا و بەشێک لە شارەزایانیش ئاماژە بەوە دەکەن کە لاوازی و سستبوونی خوێندنە حکومیەکان بەشێکی پەیوەستە بە بوونی ئەم خوێندنە ئەهلی و مەدەنیانەوە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و کاریگەریەکانی خوێندنی ئەهلی لە هەرێمی کوردستان و سوود و کەڵکەکانی بۆ خوێندکاران دەکەین و ئەو زیان و کاریگەریە سلبیانەی کە بەر خوێندنی حکومیان خستووە کامانن و کۆمەڵێ پرسی تری تایبەت بەم خوێندنانە میوانداری زۆر بەڕێز بابان جعفەر لێپرسراوی پرۆژەکانی سەنتەری پەی بۆ پەروەردە و گەشەپێدانم کردووە. مامۆستا بابان زۆر سپاس بۆ ئامادەبوون و زۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ ئێوەش. مامۆستابان وەکو ئەزانین لە ئێستایا خوێندنی ئەهلی وەکۆڵێ بە ئاشکرا ئەیبینین و بوونی هەیە لە هەرێمی کوردستاندا. زەرورەت و گرنگی بوونی ئەم خوێندنگە ئەهلیانە یام ئەم خوێندنە ئەهلیە بۆچی لە چیدایە و تا چەند زەرورە بوونیان. لە گەشەکردنی خوێندنی ئەهلی لە کوردستانە گەڕێتەوانێ بۆ دەی ڕابردوو 10 ساڵێکە بۆ شێوازە گەشەی کردووە و سەرەتاکانی شێگەڕێتەوە بۆ ناوەڕاستی نەوەتەکان کە تیا یەکەم جار مەکتەبی سەلاحەدین هات کۆمەڵێک خوێندنگەی لێرە کردەوە. ئەم خوێندنەی کە ناوی ناحکومیە لە وڵاتانی دنیا برێوی پیا کردووە لەبەر ئەوەی نەزەری خوێندن لە وڵاتێک هەرچەند لە وڵاتێک بۆ وڵاتێکی کە جیاوازە دنیابینی و سیاسەتی و حکوومەتە لە وڵاتێک بۆ وڵاتێکی کە جیاوازە، بەڵام ئەم خوێندنەی کە لە دەستی کەرتی تایبەتەیە لە هەموو دنیا بە شێوازێک گەشەی کردو و برێوی هەیە. لای ئێمەش بۆ 10 ساڵی ئەخیر برێوی پیا کردووە. ئامانج لەوە بەرهێنان لە کەرتی خوێندنە جیاوازە کەرتەکانی کە زۆرتر دەوڵەمەندکردنی کەرتی خوێندن، دروستکردنی کادرێکی جۆری کە ڕەنگە لەو دۆخەی کە خوێندنگا حکومیەکانی تایە کەمتر چاوەڕوان کراوە بێ. بۆیە خوێندنگەی ئەهلی بە ستاف و بینا و کەرەسە و مەوادی تازە بیریدەوە کردوێتەوانێ و بەرهێن بیریدەوە کردوێتەوە کە لەم کەرتایەوە بەرهێنان بکە و ئەو ئاستەی کە ئێستای بینین لە کوردستان 224 خوێندنگەی ئەهلی لە هەرێمی کوردستان مۆڵەتیان هەیە کە بەپێی ساڵی 2015-2016 224 کە دڵنیام 16 زیادی کردووە و ژماری خوێندکاریشیان بۆ ئەو ساڵە بەپێی ئاماری وەزارەتی پەروەردە 38,000 تەلەبە زیاترە کە بێگومانم ساڵوەکوتم بۆ خوێندنی 16 زیای کردووە. ئەم خوێندنگە ئەهلیانە وەکو جەنابەت فەرموود ئامانجیان تا ئێستا توانیوانە ئەو ئامانجەی کە لە پێناویان دامەزراون و لە پێناویان کارەکەن توانیان ئامانجەکە بێن نەدی. دوو یاسایەکی ڕوونمان هەیە لە پەرلەمانی کوردستان ژمارە 14 ساڵی 2012 و ڕێنمایەکیشمان هەیە. ئەم دوو یاسا و ڕێنمایە بە وازەحی باسی ئەرک و مەهامی خوێندنی ئەهلیەکە کە ئەرکەکەیان ئەوەیە لە پاڵ خوێندنی حکومیە ئەو کەلێنانەی کە بە خوێندنی حکومی پڕ ناکرێتەوە خوێندنی ئەهلی پڕی بکاتەوە. ئەو ئیختیساس و ئەو تایبەتمەندیانەی کە بە خوێندنی حکومی دابین ناکرێت لەبەرەوەی ئێمە کۆمەڵێک بوارمان هەیە ڕەنگە پێویستی بە تاقیگە و پێویستی بە هەندێک شت هەبێت کە حکوومەتی هەرێم نەتوانێت بەو فراوانیە لە کوردستانە دابینی کە ئەرکی ئەم خوێندنەیە پڕی کاتەوە. ئەمە ئامانجەکەیەتی. بەڵام ئێمە وەکو ئینستیتیوتی پێی کە یەکێک لە کارەکانمان لە سەرەتای دامەزراندنەوە هەتاوەکو ئێستا چاودێریکردنی ڕەوشی پەروەردە و خوێندن و خوێندنی باڵا بۆ لە هەرێمی کوردستان. بۆیە ئەمجارە لەگەڵ هاوبەشەکانمان لە منەظەمەکانی کە بیرمان لە ئیشکردن کردەوە لەسەرم کەرتە پێمان وایە ئیتر ئەم کەرتە کۆمەڵێک هەنگاوی ناوە کۆمەڵێک دەستکەوتی هەیە، بەڵام لە پاڵ ئەوە کۆمەڵێک ڕەخنەی زۆری لەسرە. ڕێنماییەکی وازەحیش لە ساڵی 2016 دەرچووە بۆ ڕێخستنیان، بەڵام ئەم ڕێنماییە
ئەتوانین بڵین ڕێژەیەکی زۆری ڕێنماییەکە وەکو بابەت زۆر باشە بەڵام وەکو پراکتیک زۆر لاوازە واتە نەمەکتەبەکان وەک پێویست جێبەجێیەکەن نەوەزارەتی پەروەردە و بەڕێبەرایەتی گشتی پەروەردەیەکانیش توانیویانە ڕقابەی ئەوە بکە نایەم ڕێنماییە جێبەجێکرێ یا جێبەجێ ناکرێت. ئەم ڕێنماییانە چین ینی حکوومەتی هەرێم و وەزارەت دەیەوێت چی لەم خوێندنگە ئەهلیانە هەبێ و ئەمان وەکۆلە جێبەجێ ناکەن یا ڕێنماییەکان گوێی پێنادەن. ئەوەی کە ئێستا لە بەردەستی ئێمە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2016 ئەویان زۆرتر وردە نەک یاساکە زۆر گشتیە طبعا بووە ئەو ڕێنماییە لە کاتی خۆیان دەربچوایە بەڵام یاساکە ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە ڕێنماییەکە ساڵی 2016 دەرچووە ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە یاخود نێتێک هەیە کە ئەوێ خوێندنی ئەهلی بێ ڕقابە بێ لە هەرێمی کوردستان یا کەم تەرخەمیەک و ئیحتیمام نەدانێک هەیە بەم کەرتە بەوایان نەزانیوە کە گرنگی پێبن ژێنە ئەبوو 4 ساڵ دوای دەرچوونی یاساکە ڕێنمایی دەرچێ و طبعاً ئەمە پێ و زانیاریانەی کە هەمانە لە 2012 تا 2016 هەر بەڕێوەبەرایەتێکی پەروەردە لە پارێزگاکەی خۆیان بە جیا تەرکیزی کردووە تا سەر خوێندنەکە و ڕقابەی کردوون. وەڵامی پرسیارەکەی بەڕێستان ڕێنماییەکە چەند فەسڵێکی بەڕوونی دیاری کردووە. نوێکردنەوەی مۆڵەت باسی مۆڵەتی ئەم قوتابخانانە یەکێکە لەوەی کە کێشەی لەسرە ئێمە کە ئەو شوێنی ئیشمان لەسەر کرد وەکو نمونە سنووری ئیداری پارێزگای سلێمانی بوو مە لە پارێزگای سلێمانی خوێندنگەمان هەیە هەتا ئەم کاتی قسەی تیاکەین کێشەی مۆڵەتی هەیە مۆڵەتی حکوومەتی هەرێمی کوردستانی نییە و چەند ساڵیشە تەلەبەی هەیە ئەمە یەکێکە لەو باسانەی کە بەڕوونی باسی ئەوەی کردو کابێ 2 ساڵ جارێک مۆڵەت نوێ بکرێتەوە و ئەبێ مۆڵەتەکان یەک کۆمەڵ ئیجراعاتی زۆر ورد و دقیقی تایە لە بەرامبەر ئەوەیە خوێندنگە ناحکمیەکان گلەیەکی زۆریان هەیە لەسەر مەسەلەی ئەم پرۆسەیەنجا ئەوە گەردوایی کات بوو بە جیاباسیەکەی یەکەی سەرپەرشتیکردنی ئەم خوێندنگایانە زۆر بە وازەحی باس کراوە لە ڕێنماییەکە و پەروەردەی پارێزگاکان ڕاست پێدراون کە هەستن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەن بەڵام ئەمە لاوااسترین بەشی ڕێنماییەکەیە یعنی گەر هەموو ڕێنماییەکە بکەین بە 100 بەشەوانێ ئەو یەکەی سەرپەرشتیاریە پەنجای بدەینێ ڕەنگە هەموو بەشەکانی کە لە 140 جێبەجێ کراوێ بەڵام سەرپەرشتیاری بشی سەرپەرشتیاری کەمترین ڕقابەی هەیە بەشێکی کە لە ناو ڕێنماییەکەیە زۆر بە وازەحی باسی کراوە بوونی تەلار و مواسەفاتی خوێندنگا و هەموو ئەو باسەیە کە ئەو شتانەیە کە پێوتری خوێندی ناهلی چکە ڕەوزە شەگرێتەوە خوێندنگەی بنەڕەتی و ئامادەی شەگرێتەوە پەیمانگا شەگرێتەوە ئەمانەش زۆر بە وازەحی دیاری کراوە کە لە باخچەی ساوایانەوە هەتاوەکو پەیمانگاکە اختصاصی وەزارەتی پەروەردەیە ئەبێ مواسەفاتی بیناکانیان چۆن بێ و بۆیان تهدید کراوە دوای 5 ساڵە بێ ئەمانە ببن بە خاوەنی بینای خۆیان جا ئەم فەقەرەیەیان هەتاوەکو چەند جێبەجێ کراوە بەپێی ئەوەی کە ئەو داتانی کە لە ئێمە هەیە لە وەزارەتی پەروەردە کەمترین هەیە خاوەنی بینای خۆی بێ یا کرێچیە و هەندێکیشان بینای حکوومەت لێ سوودمەند بوون و بەکارهێنن ئەمەش پێشێری زۆری تایە بە تایبەت ئەمە وەبەرهێنانە ئەمە کەرتی حکوومەت نییە بڵێ من پارەم نییە بینا دروست بکەم تۆ ئەگەر پارەی پێویستی نەبێ بۆ ئەوەی خوێندنێکی کوالێتی بەرز دروست بکە پێویستە مەکتەبەکەی پێدا بخرێ و ئەگەر پارێکی باشیشی هەیە پێویستە بینایەکی ڕێک و پێکی هەبێ ئێمە لە ساڵانی ڕابردووە خوێندنگە من بینیوە لە سنووری هەرمی لە سنووری پارێزگای سلێمانی و بێگومان نەزانم لە هەولێر و دووهۆکیش هەیە کە ساڵی 4-5 هزار سنووری 4 بۆ 6,000 دلاری لە دایک و باوکی تەلەبە وەرگرتووە مناڵەکانی لە ناو کابینەیە بوون ینی ئەو گرفتانەی کە خوێندنی حکومی بەدەستیەوە ئەناڵێنێ کەمی بینا و خراپی بینا و جۆری بینا و یام کەمی کتێب خوێندنە ئەهلیەکانیش ئەم گرفتەی توش بووە و کۆلێ بەدەست ئەم گرفتەوە ناڵێنێ ئەم بەدەستیەوە ناناڵێنێ ئەمان وەبەرهێنەرەکان خۆیانە دزنەوە لە جێبەجێکردنی یاسا و ڕێنماییەکە لەبەرەوەی ئەگەر دوای خوێندنی حکومی کێشەی ئەوەی هەبێ میزانی پێویستی نییە بۆی ئەم کەرتە بە تەواوەتی پێداویستیەکانی بۆ دابین بکە بەڵام خوێندنی ئەهلی ئارەزوومەندانەیە وەبەرهێنێک هەڵەسەیە چێ مەکتەبێک بکاتەوانێ و ئەوێ شتێک دروست بکە بۆ ئەوی ئیسفادەی لێ بکە کەواتە مەفروزە ئەو خۆی نەتوانێت خۆی بزیێتەوە بەڵام بەسمێ لە کوردستانە ئێستا هەمانەوە بەرهێن ئەم ڕێنمایانە جێبەجێ نەکاو لە بینایەکی خراپی نەگونجاوە خوێندنەکە کەواتە میژە تووشیەمان گرفت بووە کە خوێندنی حکمی هەیە بەڵام ئەمیان گرفتێکی بە ئەنقەسەوە بەرهێنەکە نایکا لەبەرەوەی ڕقابە زەعیفە ئەویان ڕاستەوە سالان ڕەنگە گرفتێکی حکوومەت جۆرێکەوێ یەکێکە لە بەشەکان کە حەزەکەم عەرزت کەم دوو بەشی ماوە کە ڕێنمایەکە زۆر وازەح ئیشی لەسەر کردووە پرۆگرامە مەسەلەی پرۆگرام ئەم مەکتەبانە پۆلیان کراون هەندێک لەو خوێندنگایانە خوێندنگەن منهەجی حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهێنن ئەمەی وەزارەتی پەروەردە بەکارهێنن قەزمە وەکراوە بە ئینگلیزی
بەڵام هەندێکی کەیان هەیە و ئەیانەی کە منهجی وەزارەتی پەروەردە بەکارهێننەوەی لە خوێندنگە حکومیەکانە خوێندرێ ئەمانە ڕێگان پێدراوە کە پرۆگرامی سەربار دروستکان بۆ خۆیان مەسەڵەن لە زمانی ئینگلیزی سێ پرۆگرامیکە زیاد بکە جۆرێکی کەمان هەیە نێودەوڵەتیەکان و براندەکانن سەلەن ئەمە ئەمریکیە ئەمە بریتانی ئەمە چیە ئەمانە براندن بەو پێی سیستما ڕواکە لە دەرەوە هەیە ئێمە لێرەشە لە هاتنێن براندانەشە خەلەلمان هەیە کە ڕەنگە وەکو پێویست نەبێ ئەو ماسەفاتێکە لە بەریتانیا لە ئەمریکا لە ئەڵمانیا تایەتی لە کوردستان تای نەبێ و کۆتا بەشی ڕێنمایەکە ئیشکردنە لەسەر کارژێڕی و دارایی خوێندنگەکان سەرنج بۆ دووشت ڕاکێشم کە ئێمە تێگەیشتین یەکەم زۆرینەی ئەو مەکتەبانە خۆیان دزنەوە لە دروستکردنی ئەنجومەنی دایکان و باوکان کە ئەوە لە خوێندنگە حکومیەکان ئێستا مۆدێلێکی زۆر باشە و لە زۆر خوێندنگەش وەڵامی ئیجابی یاوەتەوە کە دایک و باوک ئەبێ شەریک بێ لە پرۆسەی خوێندن و فێرکردن و ئاگاداری ژیانی خوێندکارەکەشی و ڕەوش و بەڕێوەچوونی قوتابخان و مامۆستاش بێ ئەمان لەمایان خۆیان دزیوەتەوە هۆکار هەیە دایک و باوکەڵە ڕێگەمان پێ نادرێ خوێندنگەکانی ژاڵە دایک و باوک کەم تەرخەمە و پارەیەکی زۆری بۆ مناڵەکەی داوە بۆی هیچ مەسئولێتێکی هەڵنەگرێ ئەم خوێندنە کە نایەڵێ یان نایەوێ ئەنجومەنێکی دایکان و باوکان دروست بکرێ ینی ترسی لە چی هەیە یان بۆ نەئەوێت چی لە دەست نەدا ئەوەی کە ئێمە تێگەیشتین هەندێک لەو خوێندنگایانە کردویانە ئەنجومەنەکانیان داناوە بەڵام لاوازیەکە لە دایک و باوکە کە پێی وایە چەند هزار دلارێک بۆ مناڵەکەی ئەیە ئیتر هەموو بەرپرسیارەتەکە لەگەڵ چەند هزار دلارە کۆتایی هاتووە ئەرکی مەکتەبەکەیە هەموو شتێک بکە بەبێ ئەوەی ئەم دایک و باوکە هیچ ئەرکێ بکێشێ بچێتە کۆبوونەوەکان خەمێکی هەبێ پرسێکی هەبێ و کاتی ئەشکال و مشکلەیەکیشیان بۆ دروست بێ بیانەوێ بزانن ئەمە چۆن چارەسەرەکرێ ئەوان ئەڵێن دانیشتنی ڕاستەوخۆ هێو دەرگا کراوەیە ئەمە نێتیکێتی کە دایک و باوک و بەشێکیشی ئیدارەکان خۆیانە دزنەوە لەبەرەوەی ئەوان پێیان وایە و ڕوانگایان بۆ دروست بۆ ئەمان تەواو مەزبوطن هیچ کێشەیەکیان نییە زۆر ئامادەن و کەس نابێت ڕخنیان لێ بگرێ و ئەمان نابێت ڕوونکردنەوە بە کەس بدەن هەتا ئێمە بۆ هەندێک لەو مەکتەبانە کە ویستومانە سەردانیان بکەین ڕەنگە گەر بچی بۆ ئۆفیسی وەزیرێک ئاسانتر بچی وەزیرێک ببینی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەک لەوەی بتوانی بچیتە ناو حرەمێکێک لەو مەکتەبانەوە و بیان بینی یعنی بیریان وا کردوێتەوە هەتا پرۆسیجەری توندا بنێن و خۆیان دوورە پەرێز بخەن و خۆشیان و مامۆستاش تەلە بەدا ببڕن لە مشتەبا ڕەنگە ئەمان بەناوبانگتر بن و باشتر بن یەکێکی کە لەو ڕێنمایانی کە زۆر بەوازەحی پێشێریان کردو مەسەلەی ئەقساتە لە ناو ڕێنماییەکەیە هاتووە کابێ کری خوێندن بە دوو قست بدرێ بە دوو قست و زیاتر حسب الاتفاقی بەڵام نابێت لە دوو قست کەمتر بێ یەکێکیانە بێ لە 15 لە سەرەتایی وەرزی خوێندن و یەکێکیانە بێ ئەم ئەڵێ 15 ڕۆژ دوای وەرزی خوێندنی دووهەم کە ئێمە زانی وەرزی خوێنی دووهەم لە دوای مانگی 4 دەست پێەکان یە کاتە 15 بەڵام بەشێک لەو براند و مەکتەبە ناو گەورانەی کە لە کوردستان هەن لە مانگی 5 و 6 پێش ئەوەی ساڵی خوێندن بە تەواوەتی تەواو بێ ئینتزاری دایک و باوکەکەن کە کامل پارەی ساڵی داهاتویان لێ وەرەگرن کە ئیتر ئەمەم پێشێلێکی زۆر وازەحە و بەڵگەیە لەسەرەوەی کە حکوومەت کێ بەرپرسە لەم دۆخە بوون ئەم گرفتانی کە لە خوێندنی ئەهلی شاکە بە خوێندنی نمونەی و تایبەتیدا ئەنرێن کێ بەرپرسە لە دروستبوونی ئەم دۆخەدا یعنی وەکو ئەڵێ ئەم گەندەڵی کە لە خوێندنی حکومیا 26 ساڵە هەمانە و ڕایەکێشین کێ ئەم گەندەڵی و نەخۆشیێشی گواستەوە بۆ نێو خوێندنگەی ئەهلی پێم وایە وەزارەتی پەروەردە بەرپرسی ڕاستەوخۆیە لەبەرەوەی منەوەی بۆ جەنابتم خوێندەوە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2016 8 فەسڵی وازەحە پێناسەی بۆ هەموو شتێک داناوە وردەکاری لەسەر هەموو شتێک کردووە کە زۆرێک لە خاڵەکانیان جێ ڕخنەیە بەڵام خۆیان وەکو وەزارەت ڕێز لە بڕیاری خۆیان ناگرن وەکو وەزارەت نەیانتوانیوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانیانەوە بە دوواداچوون بکەن اینجا ئێمە وەڵامی ئەوشمان هەیە کە پەروەردە ئەڵێ چی چونکە ئێمە بۆ ئەم پرۆژەی کە بۆ جەنابتی باسەکەم ئێمە 3 وەرکشۆپمان کرد بۆ هەر یەکێک لەو وەرکشۆپانە یەکەمیان میوانداری دایک و باوکی خوێندکارانمان کرد و نوێنەری ئەو مەکتەبانەی کە توانیمان پێیان بکەین کە زۆر قرس بوون ئامادە نەبوون نوێنەری دایک و باوکانمان پێ بناسێنن قسەمان لەگەڵ دایک و باوک کرد کێشەکانی چی بوو بەشێکیشی قسەمان لەگەڵ خوێندنگەکان کرد ئەوان کێشیان چییە و کۆتا باش لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی پەروەردە بە حزوری لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگا گفتوگۆمان کرد تێگەیشتین پەروەردە بۆ ناتوانێت ڕقابەی ئەم مەکتەبانە بکە مامۆستا بابان جەنابەت فەرموود کە یەکێک لە گرفتەکانی ئەم خوێندنگە ئەهلیانە نەبوونی ئەنجومەنی دایکان و باوکانە وەگەزانی لە خوێندنگا حکومیەکاندا کەمی مامۆستا کەمی بوونە بینای خوێندن نەبوونی منهەجام کتێب کۆمەڵێک گرفتی تریان بوونە نەبوونی سوتەمەنی بۆ وەرزی سەرما و کۆم فێنکەرەوە بۆ هاوین ئەمانە لە گرفتە بنەڕەتی و ئەساسیەکانی خوێندنگە حکومیەکانن
بەڵام گرفتی ئەو گرفتە کامەیە کە پێویستی بە چارەسەری دایک و باوکان هەیە بە هەماهەنگی لەگەڵ خوێندنگە ئەهلیەکانە. ئەو گرفتانە کامان کە پێویستە ئەنجومەنی دایکوان و باوکان بۆی پێک بهێنرێ. زۆر پرسیارێکی گرنگە. ئێمە ئەبیستین لە پسپۆڕانی پەروەردە لەو کەسانی کە خاوەن ئەزمونن لە دەرەوە. پەروەردە پێش فێرکردنە، هەر وەکو ناوی وەزارەتەکە لای ئێمە و لە هەموو دنیا شوایە. پەروەردە پێش فێرکردنە، پەروەردە پرۆسەیەکە، بەشێکی ئەرکی خێزانە، بەشە گەورەکەی، بەشێکی ئەرکی خوێندنگەیە. دایک و باوک ئێستا ئەو ڕوانگەی بۆ دروست بووە کە ئەرکەکەی خۆی بە پارە چارەسەر کردووە، بۆی مناڵەکەی بردووە بۆ خوێندنگەیەکی ناحکومی و لەوێ هەموو شتێک زۆر باشە، ئیتر ئەرکەکەی ئەم تەنها پەیداکردنی پارەکەیە. واتە ئەو گرفتانەی کە پرسیارەکەی بەڕێستا، ئەو گرفتانی کە بێت دایک و باوک بۆی بچێتە سەرخەت، ئەو پێشێلکاریانەیە کە خوێندنگەکە ئەنجامیەدا. بۆی ئەگەر ئەنجومەنێک هەبێ، ئەگەر دایک و باوکێک هەبێ لە خەما بێ، ئەگەر ئەنجومەنیش نەبێ، ئەتوانێت بچێت دەنگ بەرز بکاتەوە لە بەرامبەر ئەوەی کە ئێوە وە بەرهێنانەکەن، خاوەن سەرمایەن، ئەنجا هاتوون ئەم خوێندنگانەتان دروست کردو و ئیشەکەن. بۆ ئەم شتانەوەکو خۆی جێبەجێ ناکرێت. ئەمە جگەل لەوەی کە ئێمە لە بەشی کارگێڕی و لە بەشی دەستەی کارگێڕی فێرکاری و فەرمانبەرانە بەوازحی باسی مواصفاتی مامۆستاکە. ئەو مامۆستایانە چێن کابێت لەم خوێندنگە ناحکومیە، زمان بیانیە، یاخۆت ئەم خوێندنگانێ و دەوڵەتیانەوانە بڵێنەوە. لەبەرێمە لە ساڵانی ڕابردووە لای بەڕێستان زاندراوە لەو خوێندنگانە کارەسات دروست بوو، ڕوودا و دروست بوو، مامۆستای نەشیاو لەوێ بوو، فەزیحەی لەسەر دروست بوو. ئەمە هەمووی بەرەنجامی ئەوە بوو کە مادەم خوێندنگەکە ناوێک و براندێکی نێودەوڵەتی هەیە و بە ئینگلیزی و ناوێکی گەورەی وەرگرتووە تەلارێکی باش کە بە پێی مواصفاتی ئەو ڕێنماییە بێ، ڕەنگە کەسیان لەو تەلارەیان نەبێ، ئیتر دایک و باوەک یا بە حەقی خۆی نازانێ بە دوواداچوون بکە لەبەرەوەی هەموو شتێک باشە، یاخود ئاستی زانیاری لەسەر ئەو معلوماتانی کە پەروەردەهەیەتی نیەتی. لە هەر حاڵە ئێمە تێگەیشتین کە بەشێکی خەلەلەکە دایک و باوکە کە بە هەموو شت ڕازیە و بە دوواداچوون ناکە لە ئاست ئەو پرسیاری کە بەڕێزەوتە. کاتە توانین بڵێن لە بەرامبەر ئەو ماف و پارەی کە وەری ئەگرن نەیانتوانێت بە ئەرکی ڕاستەقینی خۆیان هەستن ئەم خوێندنگایانە؟ بەڵێ، ڕێژەیەکی زۆر لەو خوێندنگایانە نەیانتوانیوە ئەو ڕێنمایانی هەیە جێبەجێ بکەن، نەیانتوانیوە کوالێتی خوێندن بە باشی دەستەبەر بکەن و بیپارێزن. ڕەنگە هەندێکیان ساڵانێکی سەرەتا کوالێتیان باش بوو بێ، بەڵام ئەمەش گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئێمە لە باسی کوالێتیە ئەوەندەی کە دایک و باوک شایەدی بۆ داین بە قسەی خۆیان و ئێمەش توانیمان بیهۆنینەوانێ و کۆی بکەینەوە شتەکانی کە تێگەیشتین لەوەی کە زمانی ئینگلیزی پێوەرێکی گەورە و بەرچاوە لە خوێندنگە ناحکومیەکان. واتە کەسێک مادەم زمانی ئینگلیزی ئەزانێ، ئاسایی ئەوانەی بیرکاری پێ بڵیتەوە، ئاسایی ئەبی بەیوانەی کۆمەڵایەتی پێ بڵیتەوە، ئاسایی ئەبی بەیوانەی ئەحیای پێ بڵیتەوە، ئاسایی ئەبی بەیوانەی کوردی پێ بڵیتەوە، کە یعنی قەزم هەروانەیەکی پێ بڵیتەوە، نە کوردی لەبەری کوردی بە زمانی کوردی بێ. کەواتە یعنی ئەمان پێوەرەکان ئەوەیە کەسێک کە زمانی ئینگلیزی ئەزانێ ئەیهێنن بۆ هەر مادەیەک نەقسیان هەبوو دای ئەنێن بەبێ ئەوەی اختصاصی خۆی بێ. ئەمەش واضحە کە کاریگەری ئەبێ لەسەر کوالێتی خوێندنەکە. زۆر باشە. جەنابەت لە چەند پرسیاری پێشوودا ئاماژەت بەوە کرد کە لایەنێک نیەتی ئەوەی هەیە کە ڕقابە بەسەر یان چاودێری بەسەر ئەم خوێندنگە ئەهلیانەوە نەبێت. ئەم لایەنە کێیە و بۆچی دەیەوێت ڕقابە و چاودێری نەبێت؟ چ مەبەستێکی لە نەبوونی چاودێری بەسەر ئەم خوێندنگە ئەهلیانەوە هەیە؟ من پرسیارەکەی جەنابەت بە وەکو شێوە پرسیارێک وەڵامەیەمەوە. ئێمە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی یاریمی کوردستانە پرسین. ئێوە یاساتان لە پەرلەمان بۆ دەرچووە، ڕێنماییەکیش خۆتان لە ساڵی 2016 دەرتان کردووە کەەوە 2 ساڵە بەرکارە. بۆ ڕێز لە ڕێنمایی و یاساکەتان ناگرن، بۆ ڕقابەی ڕەوشی خوێندنی ناحکومی لە هەرێمی کوردستان ناکەن. ئەگەر توانای ڕقابەکردنتان نییە، ئێمە وەکو ڕێکخراوێک کە کارەکەمان بەشێکی تەرکیزی ڕێکخراوەکەمان و ستافەکانمان لەسەر پەروەردەی پێتان ئەڵێنەوە تواناتان هەیە و تەنیا ڕێخستنەوەتانەوێ. بۆ نمونە من باسی ئاخر وەرکشۆپە بووەکەم کە بەڕێز مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی لە وەرکشۆپەکە ئامادە بوو. ئێمە کاتێک باسی ئەومان کرد ئایا ئێمە کێشەی یەکەی سەرپەرشتیاری کە ناتوانن بچن بە دوواداچوون بۆ خوێندنگایانە بکەن، ئەوەیە کە یەکی سەرپەرشتیاریەکە پسپۆڕیان نییە، توانای بە دوواداچوونیان نییە، زمانی ئینگلیزی بە باشی نازانن، یاخود چییە؟
ئەوان ئەمە قسەی بەڕێزیان بوو ڕەتیان کردەوە کەوان کێشەی کادریان هەبێ بۆی بچێ بە دوواداچوون لەسەر ئەم خوێندنگایانە بکە ئەوان کێشەیان هێستا لە قەیرانێکان دەوام لە خوێندنگەکان و دەوام لە یەکی سەرپەرشتیاریەکان زۆر کەمە موچە زۆر کەمە ناتوانن سەرباری ئەم هەموو گرفتەی کە هەیە ئەرکێکی سەرپەرشتیکردنی تۆڵی ڕێکوپێکیش بدەن بە سەر یەکەی سەرپەرشتیاکە بچێکە سەرپەرشتیاری ئەو خوێندنگایانە بکە ئەوان باسی ئەویان کرد چەند جار داوایان لە وەزارەتی پەروەردە کردووە ئەو ڕسوماتانەی کە لە خوێندنگەی ئەهلی ساڵانە یان 2 ساڵ جارێک وەرئەگیرێ بدرێتەوە بە خەزێنەی پەروەردە بۆی ئەمان بتوانن لە ڕقێبەکردنی مەکتەبەکانە بەکاری بێنن و ئێمە پێشنیار یەکێک لە سەرپەرشتیارانی پەروەردەیش ئەوەیە کە ئەگەر هەر یەکێک لەو خوێندنگایانە دابش بکرێ بەسەر گروپێک لە یەکی سەرپەرشتیاریە و ئەرکی هاتوو چۆکردن و تێچووی یەکەی سەرپەرشتیاریە لە ئەستۆی مەکتەبەکە بێ جا بەڕاستەوە خۆیان بە ناڕاستەوە خۆ ئەمان نەتوانن زۆر بە باشی ڕقابی ئەمە بکەن بەڵام ئێمە ئەزانین ئێستا دۆخی موچە چۆنە دۆخی دارایی مامۆستا چۆنە ناکرێ ئەم بارەش بخرێتە سەرشانی یەکەی سەرپەرشتیاری و مامۆستایان بۆیە باسەکە لێرە ڕووی وەزارەتی پەروەردەیە تۆ ئەگەر ئیمکانیت ناخیتە بەردەستیان لانیکەم بۆچی ناتوانی ئەو پارەی کە ساڵانە لە ناوخۆی پارێزگایەکە کۆکرێتەوە بیدێتەوە بە پەروەردەی پارێزگاکە بۆی بتوانێت هەندێک گرفتی خۆی پێچارە سەرکە و ڕقابەی خوێندنی نەحکمیشی پێ بکە ئەو پارەی کە لە خوێندکاری خوێندنگە ئەهلیەکان وەرەگیرێت بە چەند قیستە و چەندە بە چ پێوەرە دانراوە کێ دایناوە و ئایا ئەم پارەیەکی شیا و وەکۆڵێ لە ئاست ئەوایە کە بەون هەموو خوێندکاری ئەم ئەو خوێندکاران بتوان پێیان هەڵسوڕێ و بتوان بیدەن ئەمە پرسیارێکی سەرەکی راپۆرتەکەی ئێمەیە کە لەو ڕۆژانی ئایندا راپۆرتەکە بڵاو بە ڕوونی وەڵامیە دەینەوە یەکێک لەو ئەساسیاتانەی کە وەزارەتی پەروەردە گرتوێتە بەر بۆ دیاریکردنی نرخی خوێندن ئەو باسەیە کە من عەرزم کردی هەندێک خوێندنمان هەیە بە پرۆگرامی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ڕۆن بەڕێوە هەندێک خوێندنگەشمان هەیە پرۆگرامی نێودەوڵەتی بەکارهێنن و لەقێکن لە ئەو خوێندنگە نێودەوڵەتیانەی کە لە دنیا هەیە بەڵام لە ڕاستیە دیاریکردنی پێوەرەکان وازەح نییە تەنانەت ئێمە لە ئەو وەرکشۆپەکە باسم کرد گەل لە مامۆستا دڵشاد بەڕێوەبەری خوێندنی ئەهلی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی لەوێ بوو ئەویش لێوێ باسی ئەوەیە کرد کە ئێمە نازانین لەسەر چه ئەساسێک ئەم خوێندنگەیە 3000 دلار وەرەگرێ ئەم 5 وەرەگرێ ئەم 1800 وەرەگرێ ئەو 3.5 وەرەگرێ ئەساسەکە دیار نییە تەنیا فەرز دەکرێت بەسەر پەروەردەی شارەکانە بۆیان دێتە خوارێکەوە بچن ڕقابە بکەن و ئەمە نرخەکانیانە کە بۆیان دێ لە وەزارەتەوە دیاریەکرێ ئێمە لە راپۆرتەکەی خۆمان بە دوواداچوونەکەی ئێستاوە لە خاڵەکانی کۆتاییان کە ئەساسیاتەکانی ئەوانە چیەوە لەسەر چه ئەساسێک ئەویان دیاری کردووە بەڵام لە ڕاستیە پێوەرەکان وازەح نین پێویستە وازەح بێ کە بۆچی ئەم خوێندنگامەنی پێویستەوە بۆچی ئەو خوێندنگای ئەوەی پێویستە وەکو خۆتان بەچ دەرەنجامێک گەشتون ینی بۆچی جیاوازی هەیە لە نێوان خوێندنگاکانە ئایا مامۆستای باش و شارەزا و منهەجی باش و ناوەڕۆکی منهەجەکان کاریگەری هەیە یان بۆمنە لە ڕووی ڕواڵەتی بینا و خۆشگوزەرانی قوتابیەکانەوە ئەمە ڕەچاوگراوە ئێوە خۆتان بەچ دەرەنجامێک گەشتون ئێمە بۆی ئەو ئەنجامی ئێمە پێیگەشتنی هەمووی ئەو شتانی بەڕێزی تایە کە فەرمووتان مەکتەب هەیە لەبەر ئەوەی کە نێودەوڵەتیە و مەکتەب هەیە لەبەرەوەی کە ژینگەی خوێندنگەکەی ژینگەیەکی زۆر باشە مەکتەب هەیە لەبەرەوەی کە ئاست لیڤڵی مامۆستاکانی بەشێکانی لە دەرەوە هێناوە کە مەتێچوی زیاترە لەبەر هەموو ئەم هۆکارانە خوێندنەکەی گرانترە و عکسەکەشیمان هەیە خوێندنگە هەیە بە لە بینای خراپترایە لەو و ڕەنگە کادرەکانی من ناڵم کادرەکانی خراپترن یا با بڵێن ئاستیان نزمترە با بڵێن کادرەکانی ڕەنگە ئەو تێچویان نەبێ کە ئێمە سەرنجیشمان لەسەر ئەوە هەیە ئەوەی کە ئێمە لە دایک و باوکی تەلەبەمان بیست و بە دوواداچوونەکانی خۆمان بۆمان دەرکەوت هەندێک لەو کەسانی کە لە دەرەوە هێنراون بۆ ئەو خوێندنگایانەوە ناڵێنەوە مامۆستا نین کەسانی پەروەردەیی نین بەڵکو بە شێوەیەک لە شێوەکان هاتوون و لێرە ئەو شوێنیان بە شوێنێکی باش زانیەوە بۆ پیاکردنی موچەیەکی گەورە و ماونەتەوە ئیگینە خۆیان کەسی پەروەردەکار و مامۆستانی و ئەزمموی ساڵانی ڕابردوش بەڵگە هەیە لەسەرەوەی کە خەڵکە بووە لە وڵاتەکەی خۆی ڕای کردو دەرکراوە فەزیحەی لەسەرەوە بەڵام لە کوردستان مامۆستا بووە ئەم کێشانەش هەیە بەڵام وەکەوەی کەوتت هەردوو ئاستەکە هەیە کاوادری ناوخۆ بەکارهێنێ بیناکەی وەک پێویست نییە منهەجەکەی منهەجی نێودەوڵەتی نیە منهەجی هەرێمی کوردستانە بە ئینگلیزی و هەشە منهەجەکەی نێودەوڵەتیە مامۆستای لە دەرەوە هێناوە ژینگەی قوتابخانەکەی فەرقی هەیە ئەمە ئەسبابە بەرچاوەکانن بەڵام پێویستە
پەروەردەی سلێمانی بە ئێمە بڵێ نەک پەروەردەی سلێمانی وەزارەتی پەروەردە بە خەڵکی کوردستان و بە ئێمەش بڵێ ئەمان لەسەر چه ئەساسێکم نرخانیان دیاری کردوچکەوە ئیشی پەروەردەی سلێمانی نیە بەڵکو ئیشی وەزارەتی پەروەردەیە. مامۆستا بابا باز لە خاڵی بەهێز و لاوازی ئەم خوێندنگە ئەهلیانە یان بۆ منە لایەنی ئیجابی و سلبی ئەم خوێندنگە ئەهلیانە بکەین. خاڵی بەهێز و لاواز و لایەنی ئیجابی و سلبیان کامەیە و لە چیدا ڕەنگی داوەتەوە؟ ئەم خوێندنگانە بۆ نمونە لە سنووری سلێمانی باس بکەین کە یشەکەی مێتیایە ساڵی 2015-2016 9280 خوێندکار هەبووە لە سنووری پارێزگای سلێمانی. کەواتەم خوێندنگانە توانیوانە فشارێک لەسەر خوێندنی حکومی کەم بکەنەوە. 9200 تەلەبە بگەڕێتەوە بۆ ناو پۆلەکانی خوێندن لە حکومەت فشارێکی گەورەیە. کەواتەمان توانیوانە یەکێک لەو ئامانجانەی خۆیان کە ئەو دایک و باوکانەی کە ئیمکانیاتی مادیان باشترە لوتف بفەرمن مناڵەکانیان بەرنە خوێندنی ئەهلی بۆی خوێندنی حکومی بمێنێتەوە بۆ دایک و باوکانی ئیمکانیاتیان وەک ئەوان نییە ئەو ئامانجی خۆی پێکاوە کە ڕێژەیەکی زۆری تەلەبیان لەلایە توانیوانە بۆ نمونە جۆریەتیەکی تر لە کادر بخەنە بازاڕەوانێ پەروەردەیان بکەن گەورەیان بکەن زمانیان فێر بکەن کۆمپیوتەریان فێر بکەن لە پاڵ یا گرنگی بە هەندێک شتی تەرفیهی بدەن کە زۆر گرنگە وەک موزیک وەک وێنە کێشان باسە هونەریەکان و دوایی باسە وەرزشیەکان ئەمانەشیان توانیەوە بپێکن بۆی ئەمانە ئیجابیاتی ئەم خوێندنگایانەیە و پێویستە لە ڕێی ڕقابەیەکەوانێ ئەمانە ڕێک و پێکتر بکرێ و منەظەم بەرنامەی ئەوی کە هەیە جێبەجێ بکرێ. ئەو خاڵانی کە نێگەتیڤە بەنسبەت ئەم خوێندنگایانەوە کە ئەوە ئەرکی خوێندنگەکە نییە بەڕای من تەنیا ئەرکی سیاسەتی پەروەردەیە لە حکومەتی هەرێمی کوردستانە گەشتێکی وا هەبێت لە ناو وەزارەتی پەروەردەیە ئەویش ئەوەیە ئایا ئەم خوێندنگەیە بەم ژینگەیە بەم ئاداتە بەم مامۆستایە بەم کوالێتی مناڵ پەروەردەکە وسبەی نێمانێرێتە زانکۆ ئەمیش لە پۆلێکا چل تەلەبێتیە ڕەحلەی خراپە پرۆگرامی نییە کتێبی دراوی هەیە مامۆستاکەی دوو مانگە موچەی وەرنەگرتووە دۆخێکی دەرونی خراپی هەیە خراپترین ژینگەی خوێندنگەی هەیە خراپترین کافتریا و حانوت ئەوەی کە هەرچێکی هەیە چۆن ئەم دوو ئاستە ئەم دابەشبوونە لە کۆمەلگای کوردی چۆن بەری پێگرێت چۆن لە خاڵێکا کۆیان نەکاتەوە ئێمە دایک و باوکمان هەبوو لەوەی من مناڵەکەم تووشی خەمۆکی بووە مناڵێکی گۆشەگیرە لەوەتەی لەم خوێندنگەیە کە لە ڕۆزەوە دامناوە ئێستا کە تەلەبەی پۆلی 5 و 6 سەرەتاییە تەنها گفتوگۆ لەگەڵ هاوڕێکانی خۆیەکان لە مەکتەب تەنها تێکەڵی ئەوانە بێ نەک کەسی گەڕک نەک کەسی خزم و کەس و کار و ئەمانە و تەنانە لەگەڵ ئێمەش تقریبا مناڵێکی گۆشەگیرە لەسەر ئایپاد و کۆمپیوتەرەکەی ئەم حاڵەتانە جا ئەمە باسی من نییە من بچمە ناوی باسی خەڵکانی پسپۆڕی دەرونیە و باسی خەڵکی پسپۆڕی پەروەردەیە من ئەمڕۆ لە خزمەتانەوە و ڕێکخراوەکەمان لێرەین وەکو ئیشێکی ئەم ڕێکخراوەکەمان هەیەی بەڵام ئەم باسە ئەبێ خەڵکی پسپۆڕی دەرونی خەڵکی پسپۆڕی پەروەردەیی تەرکیزی بخەنە سەر میدیا بیوروژێنێ زۆر گرنگە میدیا تەنیا تەرکیزی لەسەر پرسە سیاسی گەرمەکان نەبێ ئەم پرسەیە کە ئێمە دەستمان پێوەوی قسەی لەسەر بکەین ئەتوانی نایندەیەکی سیاسی باشترمان لە وڵاتەکەمان هەبێ کە پرسی پەروەردەیە بۆیە ئەبێ ئەم باسە ئاوها سیر بکرێت کە ئەمە ئەرکیی گرنگە نێڵی خوێندنێکت هەبێ لە وڵاتەکەتە کە دابەشبوونەکە زۆر گەورە بکە ئەکرێ تۆ جۆرێک دابەشبوونی کەم هەبێ نەک دابەشبوون هەبێ جۆرێک جیاوازی هەبێ بۆی کە ئەم خوێندنەکەی جۆریە بەڵام ئاوها ناکرێت دوایی ئەوانە کۆنتاکت ناکەنەوە دواییم هەموو کادرات و زانکۆکانی هەرێمی کوردستانە خوێنن کە تەخەڕوجەکانە بێ لە کوردستان ئیش بکەن ڕەنگە بەشێکی زۆریان تووشی شۆک بن ئەم چی خوێندووە چی پێ چەند زمان نەزانێ کوالێتەکەی چۆن نییە ئەی لەکوێ ئیش بکە ڕەنگە کاریشی دەست نەکەوێ بۆ نمونە ئەنجا بۆیە باسێکی مەترسیدارە ئەرکی وەزارەتی پەروەردەیە ئاگای لەو خاڵە زۆر سلبیە بێ کە خەریکە لە کۆمەڵگای کوردی گەشە ئەکا یەکێکیکە لە ئەو خاڵانەی کە ئەمان بەڕاستی ئەتوانین بڵین هاو باشە هەمی خوێندنگەکەی هەمی وەزارەتی پەروەردەیە نرخ لەم خوێندنگایانە زۆرە من یەکێک لە خاڵەکانی ڕێنماییەکە کە بەداخەوەم خاڵە لە ناوم ڕێنمایە ساڵی 2016 دانراوە مافی داوە بە هەموو مەکتەبەکان و هەموو خوێندنگەکان کە هەموو ساڵێک لە 115 نرخ زیاد بکەن بەراوردە ساڵی پێشوو زۆر خاڵێکی سیر بوو لەلام لەبەرەوەی ئەمان ئێمە لە ساڵی 2014 تووشی قەیرانی دارایی بووین
وەزارەتی پەروەردە داوای لە داشکاندن داوای کرد لە خوێندنگەکان لە زانکۆکان لە شوێنە هەلەکان نرخدا بشکێنن هەڵمەتی نرخ داشکاندن دەستی پێکرد بەڵام ساڵی 2016 ڕێنماییەکی بۆ دەرکردووە ئەڵێ تۆ توانی هەموو ساڵێک 150 زیاتر لە ساڵی پێشوت لە قۆناغی یەک یا لە قۆناغی ڕەوزدا لە مناڵە تازەوەرگیراوەکان وەربگری ئەمەش دیسان خاڵێکی خراپە و زۆرێک لەو دایک و باوکانی کە ئێستا مناڵەکانیان لەو خوێندنگە بوون چەند ساڵ بۆیە دۆخەدارایەوە سەیانێنە دەرێ لە بەروی مەکتەبەکان هاوکاریان ناکەن فشاریان لێکن بۆ وەرگرتنی قستەکانیان لام وایە و چەند خاڵە گرنگتر بەڵێ مامۆستا بابان دەتوانین یەکێک لە خاڵە نێگەتیڤ و سلبیەکانی ئەم مەکتەبانە دروستکردنی جیاوازیەکی چینایەتیە وەکۆڵێ جیاکردنەوەی قوتابی هەژار و دەوڵەمەندە دەوڵەمەندێک ینی مرۆڤێکە چێ بۆم خوێندنگانە دوایی هەر لە کۆڵانە لە ژینگەکەی خۆیان لەوە چێت هاوڕێکانی پێ بڵێن ئەمە کوڕە دەوڵەمەند ئەمە کوڕە مەسوولە ئەمە کوڕە هەبووە ئەم جیاوازیە یام ئەم کاریگەریە نێگەتیڤەشی دروست نەکردووە کە جیاوازی بخاتە نێوان هەژار و دەوڵەمەندەوە بەڵێ ئەوە لە پرسیاری پێشوە باسێک چوینە ناو ئەوەشەوە کەەوە یەکێکە لە کێشەکانی خوێندنی ناحکومی کە ئێمە لە زاری دایک و باوکەوە لە یەکەم کۆبوونەوەمان لەگەڵ یانای جۆمان لێبوو کە ئێستا ئەو ئەگەر ئیمکانیەتیشی نەمێنێ ناتوانێت مناڵەکەی بێنێتە دەرێبی با بە خوێندنگەیەکی حکومی لەبەری مناڵەکەی ناچێت لەبەری فێری ژینگەیەک بووە فێری خوێندنێک بووە فێری جۆرێک لە گروپ بووە فێری جۆرێک لە ڕێکخستن و ئەوە بووە لە ناو مەکتەبەکەیەک ئەو ئەمڕۆ ناتوانێت بچێتەوە ناو ژینگەیەکی حکومی ئەمە جگە لەوە باسی کە باسمان کرد ئەمە ئیشی پسپۆڕەکان و ئیشی کەسانی دەرونی و ئیشی کەسانی کۆمەڵناسە کە ورد بنەوە لەم خاڵە مەخاڵێکی خراپە نابێ بێڵین تەشەنە بکە لەبەری ئێستا با بڵێن ئەگەر سەرەتای ناوەڕاست و کۆتایی ڕێگەکەر نەبێ کۆتاییش نەبێ ناوەڕاستی ڕێگەکەی ئەتوانین ڕێگری لێ بکەین ئەتوانین عیلاجی بۆ دابنین ئەتوانین هەندێشت بکەین کە نزیکاتی لە بینێم خوێندنگایانەیە دروست بکەین طبعاً ئەوەش بڕیاری ئەوێ و تەرخانکردنی مادەشی مامۆستا بابان ساڵ بە ساڵ نازانم جەنابێت دەر لە سەرەتای بەرنامەکە ئاماژەیەکت بەوە کرد کە زیادبوونی خوێندکار و قوتابی لەم خوێندنگایانە ڕوو لە زیادبوونەکە لە ئێستاشا جەنابەت فەرمووت کە پێئەچێت لە 2016 ئەم ڕێژەیە زیاتر بێ ئایا وایە ینی ئەم بەردەوام قوتابی بۆ ئەم خوێندنگایانە زیادەکەیان هەر ڕێژەیەکی دیاریکراویان هەیە ساڵانە وەزارەتی پەروەردە تقریری خۆی بڵاوکاتەوە تقریری ئێستا لە بەردەستی منایە ساڵی 2015 لە ناو ساڵی 2017 بڵاوێکاتەوە بەری تا ساڵی خوێندنەکە تەواو بێ ئێمە ئێستا چاوەڕێی تقریری ساڵی 2016 2017 ئەکەین کە وەزارەتی پەروەردە بڵاوی بکاتەوە تاوەکو بزانین ژمارەکان چۆنن بەڵام بەپی تێگەیشتنی خۆمان و بەدەوەدەچوومان بەڵێ زیادەکە هەرچەند ئەم ساڵ هەندێک نموزەج هەیە لەوەی کە مناڵەکەی لەناو خوێندنگەکانەوە بردوێتەوە بۆ خوێندنگەی حکومی بەشێکیان مادیە بەشێکیان ئەو کێشانەیە کە باسمان کەرەستەکان مناڵەکەی تەواو چۆتە ناو ژینگەیەکی کە و لە سەرزاری خۆیان و هەندێک گۆشەگیر بۆ و هەندێک کۆنتڕۆڵ لاوازە لەو مەکتەبانە لە ڕووی پەروەردەییەوە ئەنجا ئەوە زۆر باسی ئەوێ یعنی چی لە ڕووی پەروەردەیەوە بۆ نمونە ئەوان لەبەرەوەی بە پارە خوێنن ڕەنگە کەمتر بتوانن فشار بکەن لەسەر هەڵسوکەوتی تەلەبە جا ئەم هەڵسوکەوتە باشە خراپە من نازانم بەڵام ئەمە قسەی دایک و باوەک بێ ڕەنگە کەمتر بتوانن فشار بکەن لەسەرەوەی کە بۆ ئاستت خراپە بۆ ناخوێنی بۆ دەرناچی لەبەرچی لەبەرەوەی ئەو ساڵانە پاری خۆیدا چییە کە بەردەوام ڕێژەی سەردانیکردن و پەیوەندیکردن بەم خوێندنگە ئەهلیەوە لە زیادبووندایە بعدەوە گەڕین کە بەشێ لە دایک و باوکان وەزعیان باشە و هیچ کێشەیەکیان نییە گە ساڵانە 3000-5000 دلار لە خوێندنی منداڵەکەیاندا سرف بکەن تا چەندێک هەندێکی پەیوەستە بە بێمتمانەی خەڵک و دایک و باوک بە خوێندنی حکمی و لە ئاوازبوونی ئاستی خوێندنگا حکومیەکان ئایا هیچ ئێوە داتایە هیچ بە دوواداچوونێکتان بەوە کردووە کە هەندێکشی پەیوەندی بە نزمی ئاستی خوێندنگە حکومیەکانەوە هەبێ بەڵێ 100% خەڵک لە فەراغی پەروەردەیەکی تەندروست و جددیە لە ناو حکوومەت پەنای بردو بۆ خوێندنگە ئەهلیەکان و خوێندنگە ئەهلیەکان ڕەچاوی بازاڕەکەن ئەیتوانیمان ئەم فەراغە پڕ بکەنەوە کە خوێندنگە ئەهلیەکان توانیوانە ئەم فەراغە بەشێکیان بەڵێ بەشێکیان پڕکراوەتەوە بۆ نمونە ئێستا بازاڕی کوردستان و بازاڕی عێراق بەگشتی پێویستی بەوەیە کە بۆ نمونە و کەسێک کە کارەکە لە زمانی کوردی زیاتر بزانێ دوو زمان بزانێ ئەمانە توانیوانەوە پڕ بکەنەوە پێویستی بەوەیە بتوانێت بواری کۆمپیوتەری و پرۆگرامینی باش بێ ئەمان توانیوانە لەوەشە سەرکەوتوتر بن لە حکوومەت لە کەرتە حکومیەکە ڕەوشی دەرونی و ڕەوشی ئارامی و ژینگەیەکی پەروەردەیی فراهەم بکەن لەو مەکتەبانەیە کەمە لە خوێندنگە حکومیەکانە نییە و ئێمە لە
ئەوەندەی جۆما لە پسپۆڕانی پەروەردە بێ ئەوەندەی جۆما لە خەڵکانی تایبەتمەندە بێ هەتا ئێمە لە وەرکشۆپەکەی خۆشمانە تێگەیشتین بەڕێزان خوێندنی حکومی لە بەردەم ڕووخانایە لەبەر ئەوەی خوێندنی حکومی هاتوۆتە دۆخێک وەزعی موچە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی مامۆستاوە هەیە زۆر خراپە تەسیرێکی زۆر گرنگی لەسەر زەوقی مامۆستا کردەوە بۆ ئیشەکەی دۆخی دایک و باوکیش کە مناڵەکەی با بۆ خوێندنگا دۆخی دارایەکی خراپە ئەویش تەسیرێکی گەورەی تێ کردووە ئەمە بەشێکی کە دۆخی ئیشکردن و مادیات لە هەرێمی کوردستانە دۆخێکە خەڵک ساڵانە نسبەی واسێنان لە خوێندن مەترسیدارە ئێمە ئامارمان هەبوو بۆ ساڵی 2015-2016 نزیکەی 100,000 کەس وازی لە خوێندن هێناوە تەنیا لە پۆلی یەک هەتا نۆی بنەڕەتی تەنها لە پۆلی یەک هەتا نۆی بنەڕەتی لە هەرێمی کوردستانە نزیکەی 100,000 کەس وازی لە خوێندن هێناوە ئامارێکی مەترسیدارە خەڵک متمانەی بە کەرتی حکوومەت و خوێندن نییە بۆی وازی لێهێنێ بەراورد بۆ چەند ساڵی ڕابردوو کە خوێندن لە هەموو ئاست و تەمەنەکان گەشەی کردبوو و خەڵک لە هەر تەمەنێکە بۆ چووی خوێندەوە ئێستا عکسیەکەیەتی کەمە کێشێکی گەورەی حکوومەتە مامۆستا بابان لەگەڵ ئەم هەموو گرفت و خاڵە نێگەتیفانەی کە باسمان کرد لە نێو خوێندنگە ئەهلیەکاندا لە ئێستاە بەبێت چارەسەر بەبێت چارەسەکردنی ئەو گرفتانەوە بەبێت ڕاستکردنەوەی ئەو لایەنە نێگەتیڤانەی بوونی خوێندنگە ئەهلیەکان لە هەرێمی کوردستان بە پێویست و زەرورە زانی ینی بەتاکی دەبێت ئەو شتانەی کە لە خوێندنگەی ئەهلیە کێشیان هەیە بەتاکی دەبێت چارەسەر بکرێن بەڵام بەڕاستی ئەوەی کە ناوی پرۆسەی پەروەردەیە ئەوەی کە کێشەی پرۆسی پەروەردەیە هەرچەند باسەکەی ئێمە باسی خوێندنی ئەهلیە ئەوە پرۆسە حکومیەکەیە یەکجار نەخۆش و پەکەوتەیە نەک پرۆسی خوێندنی ئەهلی لەبەرەوەی پرۆسی خوێندنی ئەهلی جزئیەتێکە لە ناو وەزارەتی پەروەردە ڕێنماییەکی واضحیان هەیە ئەوە ئێمە وەکو ئینستیتوتی پێی و لەگەڵ هەندێک لە دۆستەکانمان لە ڕێکخراوە پەروەردەیەکانی کەش قسەمان کردو دوایام راپۆرتە فشارێک دروست دەکەین ئەم خوێندنگایانە خۆشیان هەست بەواکەن کە فشاریان لەسەرە و خەڵک چاوی لەسەریانە دەبێ بە خۆیان نابچنەوە و ئەبێ ئەمان ئامانجەکەی کە بۆی دامەزراون بپێکن بەڵێ ئەبێ ئەو خاڵانەی کە هیانە ڕێک بکرێتەوە بە نرخەکانیان بچێتەوە وەزارەتی پەروەردە بزانێم نرخانە چۆن دانراون پێویستە بە پرۆگرامەکانیان ناپچێتەوە پێویستە بە کوالیەتی مامۆستاکان ناپچێتەوە کە مامۆستایانە چێن ئایا تەنیا زمانی ئینگلیزی پێوەرەیە چی و بە هەموو سەکتەرانە ناپچێتەوە بۆی بتوانین ئامانجی ئەم خوێندنەمان دەستکەوێت کە هاتنەکایی کادرێکی جۆریە نەک کادرێک تەنیا زمانێک گەزانیان نایزات بەڵێ مامۆستا بابان پێم خۆشە جیاوازی بەراوردێک بکەین یام جەناب جیاوازی بەراوردێک بکەین لە نێوان خوێندنگە ئەهلی و حکومیەکاندا لە ڕووی مامۆستا و مامۆستاوە بینای ئەم لا بینای ئەو لا قوتابی ئەم لا قوتابی ئەو لا و مەنهەج و کۆمەڵێشتی دیکە و لە کۆتاییشدا ئاستی زانستی هەر یەک لەم دوو خوێندنگایە بزانین چه جیاوازی و بەراوردێک لە نێوانیاندا هەیە بە پێوەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی بەڕێز بپێوین بۆ پێوەرانی کە خەڵک هەیەی وەزعی ئەو خوێندنگایانە لە ڕووی بیناوە زۆر باشترە لە وەزعی خوێندنگە حکومیەکان ئاستی من زۆر تەرکیزە سەر ژینگ هەیەکەم چونکە کاڵین بیناکە تەنیا بیناکە دەلالت نییە لە ژینگەکە لە ناویشەوە ئەوانە توانیویانە کۆمەڵە شت بکەن و توانیویانە کۆمەڵێک شت فراهم بکەن کە فعلەن ببێ بە ژینگەیەکی پەروەردەیی وەکو وانە هونەریەکان وانە وەرزشیەکان لەمانە زۆر لە پێشن و توانیویشیانە کەشێک دروست بکەن کە لەوێ خوێندکار ئازادتر پەروەردە بێ ئەفکاری بجوڵێ قسە بکە تاقیگەی هەیە ئەتوانێ بچێتە سەر شانۆ بکە فێری میوزیک بێ کۆمەڵە شت بکە کە ئەمان نەیانتوانیوە ئەمە جیاوازێکی زۆر گەورەی لە بینی ئەم دوو کەرتەیە بەڵام لە هەستیەوەی کە لە هەستی زانستی ئەمە ئاستی زانستی بە دەرەجە پێورێ لە هەرێمی کوردستان بۆ دەرەجارەی کە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کاتەوانێ طبعاً ئەم خوێندنانە لەوە شابزان کێشەیەکیان هەیە دەرەجەکانیان ئەو خوێندنەوەکو خوێندنی حکومی بۆیان حساب ناکرێ کێشەیەکیان هەیە لەو بارەیە بەس دقیق لەکوێیە کێشەکە هێشتا من تی نەگەیشتوم لەبەر ئەوە لەو بوارەیانە توانین بڵین ئەم خوێندنگانە زۆر جێوناویان دیار نییە واتە ئێمە لەو خوێندنگانی سلێمانی کە میوانداریمان کردبوون گفتوگۆمان کرد پێمان بە بنزیک 700 تەلەبەی هەیە باسیەوەی کرد کە یەکێک لە تەلەبەکانیان شانازیە بۆ مەکتەبەکان یەکێک لە تەلەبەکانیان قبوڵی بۆ هاتوۆتەوە لە ئۆکسفۆرد خوێنێ طبعا ئەمە شانازیە بەڵام تۆ بۆ لە نسبەیەکی زۆر لە پۆلی 12 کە ڕەنگە بەلای کەمەوانێت 200 تەلەبە بەرەو سەرەوە بێ تەنیا یەک خوێندکارە توانیوێتی ئەو ئەنجامە بەدەست بێنێ ئەیکوا و خوێندکارانی کە کوا لە یەکەم و دوو هەموو سێ هەموو ئەوانەی هەرێم کوامانن مەبەستمەوەی بوو پێوەرانەی کە لە هەرێمی کوردستان پێورێ من ڕەنگە خۆم شخصیان لەگەڵی نەبم بەو پێوەرانە ڕەنگە خوێندنگی حکومی باشتر بێ
بەڵێ کەواتە خوێندنگە ئەهلیەکان توانین بڵین قوتابیەکی خاوەن متمانە یا متمانە بەخۆ و خاوەن ڕێی و بۆچوونیان دروست کردووە لە هەرێمی کوردستانە بە جیاواز لە خوێندنگە حکومیەکان. ئەوەی ئێمە تێگەیشتین بەڵێ توانیویانە ژینگەیەک بەخۆڵقێنن کە خوێندکار لەوێ ئازادانەتر بیر بکاتەوە و ئەو ژینگەی کە هەیەی باشتر ممارەسەی بکە. بۆچی ئێوە ئاماژەت یان بوونە سەرنجی ئەوتان نەخەرەوەتان کە هەوڵ بدەن ئەو گۆشەگیریەی کە جەنابێت ئاماژەت پێکرد کە بەشێ لە دایک و باوکیش بۆی ئەم گۆشەگیری و دوورکەوتنەوەی مناڵەکەی منداڵەکەی لە خوێندنگاکە هێناوەتە دەرەوە بۆچی نەیانتوانیوە کەشێکی وا بڕەخسێن لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەم قوتابیە پێ بگەێنن وە کۆڵێ هێندەی تر بیکەنەوە لەگەڵ کۆمەلگەدان نەگوە کۆڵێ دەستانی بەڕوودا دابخەن و گۆشەگیری بکەن. ئەوەی کە من ئایا مەبەستێک لە گۆشەگیرکردنی قوتابی نییە لە پشت ئەمەوە؟ ئێمە لە شتێک حاڵی بووین ئەوە هەندێک نموزەج و کە دایک و باوک باسی کرد کە هەستی بۆ حاڵەتە کردو مناڵەکەی بەو شێوازەیە بەڵام لە بەرامبەرە لەناو ئەم ڕێنماییە زۆر بەوازەحی باسی باحسی ئیجتیماعیەکە کە لەناو ئەو مەکتەبانەیە بێ لە سەر و 150 تەلەبەوە بە پێی ڕەگەزیش جیاب کرێتەوە یعنی هەر مەکتەبێک 150 تەلەبەی هەبوو ئەبێ باحسی ئیجتیماعی بۆ نێر و بۆ مێژ جیاب بکاتەوە پێم وانە هیچ جێکێک لەو مەکتەبانەی کە ئەهلین و ئێمە ئیشان لەگەڵاکەین و خەریکین ڕاپۆرتێک ئاماداکەین لەسەریان ئەم مەرجان جێبەجێ کرد بێ کەواتە ئەمە ئەو باسەیە کە بەڕێز باسیەکەی ئەمە ئەوەیە کە دایک و باوک کێشەی هەیە ئەڵێ مناڵەکەم گۆشەگیرە ئەچم بە دەروونناس و کۆمەڵناسەکەی ئەڵێم لە مەکتەبەکە پێڵێم ئەڵم ئەم توێژەرە کۆمەڵایەتەکە پێڵم ئەڵم ئەم حاڵەتەی هەیە ناوێ نووسێ بە مانگێک سەری بەرەکە یەک جەرسە لەگەڵی داهانیشیە لەبەری خەڵکی نوع و ئەشکال کێشە هەیە کە ئەرکی توێژەری کۆمەڵایەتیە کەواتە مەگەر لە خوێندنگە حکومیەکەیە بەهۆی نەبوونی تەعیناتەوە لە حکوومەت نەیانتوانی بێ ئەم باسە چارەسەر بکەن خۆکری خوێندنگە ئەهلیەکە ئەم باسە چارەسەر بکە بۆ ئەوەی کە فەرق دروست نەبێ ئینسانە دانەبڕێ لە مجتەمەعەکەی کاتێ تۆتەوێ ئەم ئینسانە بەو شێوازە باشە پەروەردە بکەیت ئاستی زانستی باش بێ کۆمپیوتەر باش بزانێ زمان باش بزانێ کادرێکی پێشکەوت و بێ بچێ لە کوێیشکە ئەم هەموو هەزاران هەزاراچێ لە ئەمریکا و ئەوروپایش بکە بێگومان نەخێ بۆیە تۆ بێ واشی لێ بکەی بتوانێت تێکەڵی کۆمەڵگەکەی بێتەوە کە ئەمان ئیشی توێژەرە کۆمەڵایەتیەکانە و بەڵێ ئەمە کێشەیە و بەڵێ ئەبێ ئەمە ڕقابەی گرنگ بکرێەوە بەڵێ ئەبێ میدیان پرسانە بجوڵێنێ زیاتر بە داداچوونی لەسەر بکە بۆ ئەوەی نە دایک و باو وا تێبگا کە زاگەی لێ نییە و ئەمە خەمی ئەمە بەتەنیا نە مەکتەبەکانی ژوابزانێک کەس چاودێریان ناکە نە وەزارەتی پەروەردەش کە خاوەنی بڕیار و یاساکانە بە دوواداچوون بۆ شتێکی خۆی ناکاوە بزانێمە پرسێکە و هەموو خەڵک خەریکی پرسەکانی کێ پرسێوانێ ناردنی قوتابی هەر لە سەرتا لەلایەن دایک و باوکەوە کە پێی ئەگوترێ قوتابی نمونەی یا لە مەکتەبێکی نمونەی و تایبەتیایان بوون لە خوێندنگەی ئەهلیا خوێنێ خۆ جۆرێ لە دابڕکردنی ئەم قوتابیەیە ینی ئەم قوتابیە دێتەوە لەوە چێ شەرم کە یان خۆی بە فیزێکەوە تەکەبورێکەوەپی ئەیبەیە بچێتە کۆڵان لای مناڵە دراوسێکە یا لای مناڵە پورزا و ئامۆزاکانی یاری بکە پێدوانی هەر لە سەرەتاوە ئەمە جۆرێکە یان گۆشەگیرکردنی ئەم منداڵەیە خۆی با ئێمە ئاها بپرسین دایک و باوک چی ئەوێ دایک و باوکم ڕۆ لە هەرێمی کوردستانە هەیەوێ مناڵەکەی ئاستێک بخوێنێ حتا ئەگەرەوەی کاڵێ لە دەمی خۆشی بگرێتەوانێ لە هەموو شتێک بگرێتەوانێ تەرخانی کا بۆ مناڵەکەی بۆی پەروەردە بێ و لە خوێندنێکی باش بخوێنێ بۆی داهاتوە لە کۆمەڵگای کوردستانە کاری هەبێ چکە منافەسەکە لەسەر دەستکەوتنی کارە ئێمە ئێستا کێشەی ئەومان هەیە خوێندنی حکومی زانکۆ حکومیەکان پیشەییەکان نەیانتوانیوە فرسەتی کار لە دەروی حکومەت دروست بکەن لەوەتەی حکومەت خەڵکدان ئامەزرێنێ ئەوانی کە نەیانتوانی و خەڵکێک نەیتوانیوە ڕێژەیەکی بەرچاو نەیتوانیوە لە کەرتی تایبەت کار بە خۆی پیاکە ئەمە کێشەکەی کە تووا لە دایک و باوکەکە بەبێ ئەوەی بیر لە لایەنەکانی تری بکاتەوە کە من دڵنیا دەکەماوانێت تەنیە دایک و باوکی هەبوو دایک و باوکی خاوەن پارۆ سەرمانیە کە مناڵەکانی هەبا بۆەوێ خەڵکێکی زۆر هەیە لەسەرەوەی کە ڕەنجێکی زۆرە کێشە فیسەبیلیەوەی کە مناڵەکەی لە خوێندنێکی باش بخوێنێ بۆ ئەوی کە بتوانێت ئاهەنگدەیەکی باشی هەبێ ئەمە پرسیارەکەیە گرفتەکە کە لێرە ئەوەی کە ئێمە باسێکین ئەڵێن گرفتە بە دایک و باوک چارەسەر ناکرێت بێ حکوومەت بێتە سەرخەت وەکو بەڕێزەوەتە خوێندنگەی نمونەیی واتە خوێندنگەی تایبەت بە تێگەیشتنی ئێمە دەبێت بۆ خوێندکارێک بێت کە حاڵەتێکی تایبەتی هەیە نەک بۆ خوێندکاری
زیرەک و دەرەجەیەک و باش و واتە زۆر هەوڵەدا و زۆرە خوێنێ و زۆر ڕاهێنانەکات و ئەم ناوبنەی تایبەت ئەبێ خوێندنی تایبەت بۆ خاوەن پێداویستی تایبەت بێ بۆ ئەمانە خوێندنی تایبەت و جیاوازیان بۆ بکەیتەوە ئەبێ بۆ خەڵکەکەی کە یەک خوێندنی گشتی هەبێ یەک ئاستی هەبێ بڕێک بە پارە بخوێنێ بڕێکیش حکوومەتە تا چەند لە پشت ئەم خوێندنگە ئەهلیانەوە بەدەر لە لایەنی پەروەردە و فێرکردن لایەنی وەکۆڵیامە بەستی سیاسی هەیە لە نێو قەوسێکدا ئەبیسرێ یان ئێمە بیستمانە کە باز لە بوونی نیەت و مەبەستێکی مخابراتیەکرێت لەم بەشێک لە خوێندنگە ئەهلیەکاندا ئەمە تا چەند وایە تا چەند دەرکتان بەمە کردووە ئێمە وەکو بەدواداچوونەکانی خۆمان وەکو وردبوونەوەمان لەسەرەوە سێکتەرانە ئەبینین خوێندنگە هەیە باگراوندێکی تەواو ئیسلامی لە پشتەوەیەوە لە دەوڵەتێکی ئیسلامیەوە هاتووە و دیارە چۆن ئیشەکە و دەیان ساڵیشە لە هەرێمی کوردستان ئیشەکە خوێندنگەشمان هەیە لە وڵاتێکەوە هاتووە کە باگراوندی ئاینەکەیان مەسیحین یا هەری لەقێکن لە لەقەکانی مەسیحی و لێەوە ئیشەکان و ئەوانیش لەوێ دیارە چۆن ئیشەکەن بەڵام ئەوەی کە تا چەند ئەمانە پەیوەندیان بە ئیستیخباراتی ئەو باسەوە هەبێت لە ڕاستی ئەمە هیچ شتێکی ئاوامان لەلانیە بەڵام دیارە دابەشبوونێک هەیە هەندێک هەیە ئیسلامیە هەندێک هەیە مەسیحیەوە لەناو ئەوانە شالەقیکیان لێبێتەوە تا چەند ئەیانەوێت کار لەسەر بیرکردنەوە و ئاراستەکردنی ئەم خوێندکارانە بکەن بۆ لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا وەکو جەنابیش نامازت پێ کرد چەند ڕووداوێک ڕوویاندا بە تایبەت کوشتنی مامۆستایەکی مەسیحی و پاشان خۆ کوشتنەوەی ئەو قوتابیە کە ئێستا بەمە کە دوای باز لەوەکرا کە ئەمە دەرزی ئینجیل بەدەر لە خوێندن و فێرکردن دەرزی ئینجیلی بە قوتابیەکان وتوێتەوە تا چەند ئایا لە هەردوو لایەنەکەەوە بێ لایەنی ئاینی ئیسلامی بێ یان مەسیحی ئەمە هەر تۆ بوونی لە قوتابخانە یا خوێندنگەیەکی ئیلیاکە لە مەنهەجانە بێت بۆ خۆی گرفتێکی گەورەیە تا چەند کار لەسەر ئەمە ئەکرێەوە ئێوە تا چەند هەستان بەمە کردو ئایا خوێندنگەی تورکی بێ کار لەسەر بە ئیسلامکردن و بە مسلمانکردنی قوتابی بکایان بۆ منە خوێندنگەیەکی ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی و ئیتالی بێ هەردووکیان هەیە هەردووکیان کاری لەسەرەکەن هەردووکیان ئێمە لەسەر ئاستی منهەجەکانیشیان و لەسەر ئاستی ڕنگدانەوەکانیشان تێکەڵبوونی خێزانەکانیشان گفتوگۆمان لەگەڵا کردوون هەردووکیان ئیشەکەن و بەڕاستی ئێمە ئیشانیشان کاریگەری لەسەر باڵە کاریگەریشان داناوە باڵە کاریگەری بەجێهێڵن و ئەمە بەڕاستی ئیشی حکوومەتی هەرێمیەکەوە کاریگەریەکە بەجێهێڵن طبعا هەریەکان لایەنگری دروستەکە بۆ ئەو پەیڕەوە ئاینیە دوجار بۆ ئەو پەیڕەوە سیاسی کە ڕەنگە لە پشتیەوە بێ لە بەرەوەی هیچ ڕەنگە یەکێک لەو پەیڕەوە ئاینیانە پەیڕەوێکی سیاسیشیان لە پشتەوە لە پشتەوە لە وڵاتێکەوە هاتون هەردوو لایەن توانیوانە کۆمەڵێک لەمانە کۆ بکەنەوە کە ئەمە ڕێک دژی ڕێنماییەکەی لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەمێکە ینی هەوڵ ئەدا تەنانەت وانەی ئاین پەروەردەی ئیسلامی ئەمانش لە منهەجی خوێندنی حکومیشان نەهێڵێ ینی بەشێک لە خەڵکی پێی وایە ئەمە مای مەترسیان دروستکردن دووبەرەکیە لە نێوان هەڵگرانی ئاینەکانی تردا بۆچی نەیتوانێت لەم خوێندنگە ئەهلیانەدا کە تەنانەت بوونی وانەی ئاینی مەسیحی بێ ئیسلامی بێ هەر ئاینێکی تر کە تیاشیانە بۆچی نەهێشتە بن بڕیکە بەڕاستی من بە هۆکارێکی دقیق وەڵام لانیە بەڵام بەوەی کە خۆم وەڵام بدەمەوانێ پێم وایە ئەوانە دوو بۆ دوو سەبەب بەگەڕێتەوە سەبەبێکی سیاسیە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ئاینانەی کە لە کوردستانە ژمارەیان زۆرە و هەن ڕێگەی داوە خەڵکی کەش ئیش بکات و سەبەبێکی کەشیان لاوازی ئەو ڕقابەیەیە کە باسمان کرد لە بەرەوەی ئێمە لە ناو پەیڕەوەکەیە باسیەکە لە ناو ڕێنماییەکەیە باسیەکە کە خوێندن ئەگەر پرۆگرامی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەکاربێنی پرۆگرامی کوردستان بەکاربێنی مولزەمی بەوەی کە هەمووی بەکاربێنی هەرچێکی دیایە بە پەروەردەی ئیسلامیشەوە بە پەروەردەی کۆمەڵایەتیشەوە بە هەر پەروەردەیە کۆکەتیاتی ئەگەر پرۆگرامی نێودەوڵەتی بەکارهێنی ئەوانە بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار بکەیتەوە کە تۆ پرۆگرامەکە نێودەوڵەتی بۆ ماسەفاتانە و عینەن پرۆگرامی ئەو وڵاتە بێ لێرە دایک و باوکە بێ بۆ خۆی هەڵبژێرێ بۆ کامیانی ئەبە و چۆنی ئەبە بەڵام ئەوەی کە مەطلبمە وەڵام بدەمەوە بڵێ ئەم دوو لایەنە هەردووکیان ئیشیان کردووە کاریگەریان داناوە ئەو کاریگەریش کاریگەریەکی خراپە دەبێ ئێمە ئاین لێ بگەڕین لە سەردەمێکە ئەو خوێندکارانە بە تەواوی تێگەیشتنی خۆیانەوە هەڵبژێرن ئەیانەوێت چ پرۆگرامێکی ئاینی بخوێن و لەسەر چی دراسەیان سابان کۆتا قسە و پەیامت یام شتێک من نەمپرسی بێ و پێویستکە لە بارەی خوێندنی ئەهلی لە هەرێمی کوردستان جەنابەت ئاماژەیەکی پێ بکەی ئەگە بە کورتە بێ زۆر سپاس دەکەم. سپاس دەکەم بەڕێوەبەری پەروەردەی گشتی سلێمانی باسی فکرەیەکی کرد حەزەکەم سەرنجی دایک و باوکو و بینەرەکانی ئەوە ڕابکێشم بۆ ئەو باسە کە باسی ئەوە کە نەیانەوێ خوێندنگەی هاوبەش
بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانەی کە هەیە خوێندنگەیەک هەیە بە پارەیەکی گەورە و زۆرە کە هەموو کەس ئیمکانیەتی نەیە خوێندنگەیەکی حکومیش هەیە کە دۆخی زۆر خراپە لەم نێوەندای خوێندنگەی هاوبەش بکرێتەوە کە خوێندنگە حکومیەکان دایک و باوک ساڵانە بتوانن بە مەبلەغێک هاوکاریان بکەن بۆ ئەوەی بخرێنە گەڕ و بەباشی بتوان خزمەتگوزاریەکان دروست بکەن و هەندێک خوێندنگەشمان هەیە لە سنووری سلێمانیا وەڵامی باشی داوەتەوە لە کۆمەڵگەی پەروەردەی کوردستانەوە لە ڕۆزەوە ئەلەوانە کە توانیوانە ئیشی باش بکەن نموزەجی باشن هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوانێت خوێندنێکی حکومی کوالێتی باشی بێبەرامبەر دابین بکە بیر بکاتەوە لە بەدیلێک ئەگەر بیتوانی بە بێ بەرامبەر خوێندنێکی باش دابین بکە ئێمە زۆر پێمان باش بووە لەگەڵ ئەوە نین کەرتی خوێندن کەرتی تەندروستی کۆمەڵە کەرت هەیە بە مادیات و بە پارە بکرێ و دام بکرێن لە بەرەوەی دۆخی اقتصادی خەڵک ڕێگە بۆنە هەیە بەڵام ئەگەر ئەم دۆخە بەم شێوازە خراپ بێ و لەسەر ڕووخان بێ بۆیە پێویستە بیر لە چارەسەری کۆتا پرسیار بەڵام شتێک بە خەیاڵما هات حکوومەتی هەرێم لە ماوەی ڕابردوودا هەوڵیدا کەرتی بۆ منە کارەبا و پاکردنەوە و ئەوانەی کۆمەڵێش داتە کۆمپانیەکان بۆی لە کۆڵی خۆی بکاتەوە تا چەند نیەتێکی واشی هەیە کە بیاوێ لە ڕێی پەرەدان و برەودان بەم خوێندنگە ئەهلیانە کەرتی خوێندنی حکومیش وەکۆڵە جێپێ لەق بکات و نەیهێڵێ وردە من بەڕاستیەوە ڕای خۆمە وەکو بابان ڕای ئینستیتوتەکەنیە من پێم وایە ئەوە ئێستا چارەسەرە هەرچەند دۆخی ئابووری خەڵک خراپە بەڵام ئەتواندرێ بە نسبەیەک دایک و باوک بەشداری پێ بکرێ لەبەرەوەی لەو کەرتە ئاوەدان بکرێتەوە لەبەرەوەی کەرتی خوێندن حساسە وەکو کەرتەکە ینی گرنگترین کەرتە بۆی ئەکرێ دایک و باوک شەریک بکرێ بە ئالیەتێک کە لەگەڵ اقتصادی خەڵکا و لەگەڵ ئابووری خەڵکا بگونجێ بەڵام هەنگاوێکی خراپە زۆر سپاس بە بەڕێز بابان جعفەر لێ پرسرای پرۆژەکانی سنتەری پێی بۆ پەروەردە و گەشتپێدان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووی زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەرمامون تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ